پێشانگای ڕیشە و ئەلوانی عالەمی ئەمە ڕێکخراوێکن لەسەر ئاستی جیهان ئیشەکەن واتە ناوەنیە لە خۆیان لە فۆرمی وڵاتێکە بێتەوە بەندە وەکو نوێنەری شاری سلێمانی لەگەڵانە کارەکەم پەیوەندیان پێوەینکەوە پێشانگایەکیان هەیە یانوێ لە شاری سلێمانی بیکەنەوە بەوەی شاری سلێمانی شارێکی ڕۆشنبیری لێوانە لە ئەدەب لێوانە لە جوانیەکانی خۆی و هەم لە ڕووی سیاحەشەوە زۆر گرنگە. گرنگی ئەم پێشانگا لەودای ئێمە چۆن بتوانین ئەم جسرە پەیوەندیە جوانە دروست بکرێت لە نێوان خەت و ڕەنگی هونەرمەندانی عرب و لەگەڵ هونەرمەندە کوردەکان و لەگەڵ بینەری کووردە. ئەوکو پێشتر ئاماژەمان پێکرد کۆمەڵێک پێشانگا کرایە و پێشتر خەڵک تۆزێک دوورکەوتنەوە هەبوو لە هونەری کوردی کاتێک کە تۆ پێشانگایەکەکەیتەوە کە خەڵکانێکی ترن خەڵک زیاتر حەزەکە ئاشنا بێبی بۆیە گرنگە ئەم پێشانگایانە و پێشانگای ئێمەش بچێتە لە ئەوان بە هەمان شێوە ئەهەمیەت و گرنگی هەیە و دروستبوونی ئەم جسرە لە نێوان ئێمە و برا عەرەبەکانە لە زۆر ڕۆ دەوری هەیە تەنانەت لە ڕووی هونەرەکەشەوە نییە هەر لە ڕووی پەیوەندی کۆمەڵاتیەکانیشەوە گرنگە. نزیک 6 تابلۆ نمایش کراوە ئەوەی کە من ئاگادار بە هونەرمەندانی لوبنان و سووریا و تورکیا و کۆمەڵە گەمانە هونەرمەندی ناو عێراقیش بەشداریان تیا کرد. بەرەو کاڵبوونەوە ناچێت کاڵبوونەوە بۆ مانایەتر کە هونەر ئەرزشی نامێنێ نەوانە یەکێ لە هۆکارەکانی ئەوە هونەرمەندەکان خۆشمانین لەبەرەوە پێشانگای زۆرەکرێتەوە خەڵک جاران لە ساڵەکانی زۆر پەرۆژ بوو بۆی پێشانگای بکرێتەوە ئێستا هونەرمەندی زۆر هەیە پێشانگا زۆرەکرێتەوە بەڵام بەداخەوە گرنگ ناین بە ڕووی کوالێتی ئەمە زۆر گرنگە.